سلامی خوای گەورەتان لێ بێ ماڵی خوا. السلام عەلەیکم وەڕەحمەة الله وبەرەکاتوه. داواکارم لە پەروەردگار بۆ خاتر ناوەجوانەکانی بۆ خاتر سەمی عەزیمی خۆی لە تاوان و گوناحی وەلایەتمان خۆش ببێت. خوای گەورە ژیانمان بۆ چاک و باش بکە، جەمودەکانمان خۆش ببێ و شفای خۆشەکانمان بدە ئینشاءالله تعالی. وتانی ئەمڕۆ ئینشاءالله تعالی بە خزمەتی ئێوەی عزیز و بەڕێزدا باس لەوە دەکەین، باس لە بەرەکەت دەکەین، هۆکاری دەستکەوتنی بەرەکەت و پاشانش ئەو هۆکارانە چین کە بەرەکەت نایەنن، هەم هۆکارەکانی و هەم مانیعەکانی ئەوانی کە منە. بەرەکەت خوای پەروەردگار لە قورئاندا باسی کردووە لە چەندەها ئایەتدا. خوای پەروەردگار أعوذ بالله من الشيطان الرجيم فەرمێن ولو أن أهل القرى آمنوا واتقوا لفتحنا عليهم بركات من السماء والأرض. خوای پەروەردگار فەرمێن ئەگەر مرۆڤەکان بەندەکان هاتوو ئەوانەی کە لەسەر زەویدان لە گوندن لە شارن ئیمانیان هێنا و لەخوا ترسان، خوای پەروەردگار دەرگای بەرەکەتیان لێ ئەکاتەوە. بەرەکەت لەکوێوە؟ لە ئاسمان و لە زەوی. واتە بەرەکەت لە ئاسمان هەیە و لە زەویشدا هەیە. هۆکار هەیە بۆی بەرەکەت زیاد بکە، بۆی بەرەکەتەکەت هەبێت، بەڵام هۆکارمانش هەیە کە بەرەکەت کەم دەکاتەوە. بەرەکەت نیعمەتێکە، یەکێ لەو نیعمەتە گەورانەی خوای پەروەردگار ئەیداتە مرۆڤ، بەڵام ئەگەر مرۆڤ هەستی پێ بکات، چکە بەرەکەت گەورەترین نیعمەتە ئینسان بیداتێ لە هەر شتێکا بێت، لە ماڵا بێت، لە کات و ساتا بێت، لە ئەولاد و منداڵا بێت، لە مەعیشەت و ژیاننا بێت، هەمووی بەرەکەت. چکە ئەو بەرەکەتە ئەبێتە منفعەت، ئەبێتە هۆی سوودمەندی بۆ مرۆڤە، خۆشبەختی بۆ مرۆڤە، سەعادەت بۆ مرۆڤە کە ئینسان بیکات. بەرەکەت ئەوەیە خوای پەروەردگار ئەداتێ، بەڵام دیار نییە بەرەکەت، ئیمانداران شتێک نییە دیار بێت، خەفیە، شاراوەیە، بەڵام خوای پەروەردگار سەرەکەی لەو ڕۆژانەی ژیاندا ئەداتێ پەروەردگار. یان بەرەکەت وتیانە هەیە زۆر جار بەرەکەت ئەوەیە خوای گەورە نیعمەتێکی داوە بێت بەردەوامێک کابوات، یان وتیانە بەرەکەت ئەوەیە لە کەمایە بەڵام خوای پەروەردگار زیادی لێ ئەبێتە مانای قبول و نەفعەت، واتە ئەبێتە مایەی ئیسفادەبوون و ئەبێتە مایەی وەرگرتن کە ئینسان وەری دەکات. ئایا بەرەکەت ئەگەر لە شتێکا بێت چی سوودیە؟ ئیماندارانی عەزیز، ئەم بابەتەی کە ئێمە باسی دەکەین بۆی دوو حاڵەتە، لەم دوو حاڵەتە تێپەڕ نابێت. یەکەمیان ئەوەیە خوای گەورە بەرەکەت ئەخاتە ژیانی ئەو مرۆڤە، سەعادەت وەرەگرێ و ئیسفادەی ژیانی دنیا و قیامەت وەردەگرێ. هەشمانە نەخێر بەرەکەتی تیانە لە ماڵی، لە مناڵی، لە ژیانی هیچ لە دنیادا کە سەعادەت و خۆشبەختی وەرناگرێ و لە قیامەتیشدا خوا پەنامان بدە. کەواتە بەرەکەتکردن هەمانە لە عومرایە، هەمانە بۆ نمونە لە ماڵایە، هەمانە لە منداڵایە، ئەولادایە بەرەکەت، و هەشمانە لە کاتایە، و هەشمانە لە هەموو کۆی ئەمانەدایە. واتە بەرەکەت ئەم چەند شوێنە دەگرێتەوە ئیماندارانی عەزیز. ئەو دەرگایانە چین کەوا ئێمە بیکەینەوە، بە کلیلێکمان پێوێ بیکەینەوە بۆی بەرەکەتەکەمان زیاد بکا و لە دەستمان نەچێت. ئەبێ ئاگامان لەم چەند خاڵە بێت. یەکەمیان تەقوای خوا و ئیمان، ئەو ئایەتەی لە پێشدا کە باسمان کرد، وەلەو ئەن ئەهل القوڕى ئامەنوا واتەقوا، ئیماندار بێت، تەقوادار بێت، لەفتەحنا دەرگا چێکەینەوە ئاسمان و زەوی، واتە بەرەکەتی بۆ ئەڕەستێنی هەم لە ئاسمان هەم لە زەوی. یعنی یەکێک لەو دەرگایانە کە ئێمە دەتوانین بەرەکەتمان دەستکەوێت، سوودمەند بین بۆ خۆمان، بۆ ماڵمان، بۆ ئەوەی کە لەگەڵمایە، لەگەڵماندایە، چیە؟ ئیمانە و پاشانش لەخوا ترسە. بەم دوانە دەتوانین بەرەکەت پەیدا بکەین بۆ خۆت. دووەمیانەوەی خۆت یەکلات بکەیتەوە بۆ پەروەردگار، ئەو عیباداتانەی، ئەو فەرمانانەی خوا جێبەجێی کردووە و واجب و نازڵی کردووە لەسەر تۆ،
خۆت یەکلاکەیتەوە بۆ ئەو پێغەمبەرگیان فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام پێغەمبەری نازدار ئەفەرمێ خوای پەروەردگار ئەفەرمێ کەوا حەدیسەکەمان قودسییە يا ابن آدم تفرغ لعبادتي وهذا خۆت یەکلاکەوە بۆ عیبادەتەکان ئەی بەنی ئادەم ئەملوکە صدرك غەنی دڵت پڕی دەوڵەمەندی ئەکەم ئەگەر وابووی خوای پەروەردگار ئەفەرمێ وەسدد فقرەکە وفقيريتش لبتشاكل دكم ولا هي وإلا تفعل بصدرك تشغل ولم أسدد فقرك أجر وانا به أمد نكبت وتكشير الليل الضغط مشغولة وباشا بشي مشغولي لك بو بركتيك أقايمية لو شتانيك بركتك واتا أقل فقيري نابي بطخوي دولار بركة فيها بخشة كواتا خود إقلاك النواة بخواه متعال أولية إقلاك النواة إيمان داراني عزيز غلط يمك يعني بس وقت قيامت حوض آغال الدنيا نبي وقت بالدنيا ونبي نا أم فرمايش دوانية أم حديثية خصية برمي خود إقلاك روا لكاد عبادتها كاد عبادتك بخواه باطل لا إخواه لا عبادتك كبير نقوى أن يشكي بدل دائما من النبي حج عمرت كي واقعي لنا به وجود غري همو شاكا كان يدر كي آغاد لنا به لو كاتدا علماء فرمن آغاد لو عبادته بكريكي أو يكلا منوي مروفة برانبر با الله سيميان عزيزان في إنسان في كاو ويدرقاي دسكوه قناعت راضي بي بو بشيك الولاية وأرضى بما قسم الله لك تكن أغنى الناس راضي بەو بەشەی کە خوا لایە بێت خوا ئەتکاتە دەوڵەمەندترین مرۆڤ ئەمڕۆ ئەمە دەردێکی کوشندەیە زۆرینەمان ئەناڵێنی پێوە ڕازی نیمان بەو بەشەی کە خوا لایە بێمان بەڵێ بە زبان ئەڵێن سوپاس بەخوا شکر بەخوا بەڵام لە کردارە ئەبینی وانی لە کردارە ئەبینی حەسوودە ئەبین چاوپیزە ئەبینی ئەو سیفاتانەی تر حەز لە خۆشی خەڵک ناکە ئەمە نیشانەی چی نشانه هو قناعتي بو بشري كخدايا وزور سيركي حبي دنيا اكادو جاكوشي حرام مجدبه بو اوي تشد بيشو او نشانه هو قناعتناك بو كفايه بردنا راضي بو بشري كخدايا بيت خالد كاتا دولمنترين مروف اما بيغمبر الله عليه الصلاه والسلام فرمي شو علم سپاسدانی خوای پروردگار سپاسی نعمت خوا به هر نعمت خوا دایه به سپاسی به خوا زیاده برکتی که بلان که سپاسی نکردی برکتی نیه لئن شکرتم لازیدنکم هر شتی خوای پروردگار دایه به سپاسی خوا کرد شکرانه بوی قناعت بو خوای پروردگار زیاده اگر وانه بو زیادی نکرد برکت زیاد شی بکا برکتی زیاده إيش لوا خير لوانية كزيارة كمنك زور أجا بركتي جانب قيمتي عبادتك زور والله ما أجا بركتي جانب قيمتي ما هو منالك زور أجا بركتي جانب سودي فاروقولك زور أجا بركتي جانب سودي سودي بركتك أساس زورك أساس نين أبي توب زاني زوري لدورياني بعد ذلك كما بركتي دورة بأندازي دورك دورك هي بأندازي كمدنيا شو كبركتي جاني عزيزا لكن كل وانا مش بستنبأ الله لهمك وجيانك واستقينا مش بوسطواي كرمتا لو أنكم كنتم تتوكلون على الله حق توكل أجر بتواوتي بشاري بباشي بشتان الله بس وقتها شي كان لرزقكم كما يرزق الطير تغدو خماصا وترحل بطاقة وقت أو شولكي ها باني درجة باني يجي باني شولكا كارا بزني بطاقة خماصا يعني بطاقة حيشيني رزقي ودياري نكرا وشولك الرواية واردته وبشي بزني تير خوال متعال آوا في غمر إخوة عليه الصلاة والسلام آوا عليه أجر وامن فيش بخوا بستن
خی پەروەردگار بۆتان ئەمێرێ وەک ئەو جۆرەت کە بەیانی دەرەچی لە ماڵ خی گەورە ڕزق دەدا و بەرەکەتشی تێخا و تێرچەکە و بەششە بەڵام ئەگەر پشتت سەداسەد نەبەستە بێ بە ئەڵڵا چاوەڕێی دەستی خەڵکی کرد بکەیت چەندێ بێتە ناو دەستت بەڵام سێرەکەی بەرەکەتی بەشت ناشێت قیمەتی بۆیە دەبێت ئەم بابەتەیە من بۆ خۆمان ڕاستی بکەین لەگەڵەوە بژین کە خوای پەروەردگار کە داوامان لێکا و پێغەمبەری نازدار عەلەیهی سەلات ڕاستگۆیی لێکردین و فرۆشتن دانیمانەیە یەکێکە لە نیشانەی بەرەکەت کردین و فرۆشتن ئەکەوێت ئیسپادە و سوود و قادانی گۆرت دەستکەوێت و بەرەکەتی تیا بێ ئەبێ ڕاستگۆ کە ڕاستگۆی بەرەکەتی تیا ڕاستگۆ نەبی با چەندێ زۆر بێ بەڵام چی ئەو کاتە سوودی نی ڕاستگۆیی لە چیە لە وتنە لە کردارە واتە کاتێک قسە دەکەی ڕاستگۆ بی کاتێک مامەڵە ئەکەی ئەگەر ڕاستگۆ لەم دوانەدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ فإن صدق البيعان بالخيار ما لم يتفرقا باسی کڕێت و فرۆشتنەکە لەم حەدیثە ئەگەر ڕاستی کرد ئەوە بەرەکەتی تیایە لە کڕین و فرۆشتنەکەدا بەڵام وئین کەتەما هەتە شاردی و فێڵی کرد وەکەذەبە و درۆی کرد و لەو جەنابدان چی بەرەکەتەکەی نابێت ئەیدا لەگەڵی کەوا ڕاستگۆیی بەرەکەت دێنێ عکسی ڕاستگۆیی بەرەکەتەکە دەباو نەهێنێ فإن صدقا وبينا وبورك لهما في بيعهما أجر رازقو خوا بركة خاتنا أو تجارة أو كسب كريم يغمر خوا فرجاني صلى الله عليه وسلم الدعاء بالبركة في كل شيء دعاء بكي لحموش تبدا وبركة هموش تبدست بيداوا دست الدابيوا بالإخوة بركة إنتبه لنا خواردندا لرزقدا لزواجدا لحمو كارو بدا ويا بيغمري خوا فرمي صلى الله عليه وسلم بارك الله لك وبارك عليك وجمع بينهما في الخير مبارك بين بين الدكان والدكان مبارك بين السنة ولا هالدكان وكوتام كاتا ولا سخير بيغمري خوا صلى الله عليه وسلم أن دعائي راسا مبو زواجه گەنجێکە ژندێنێم دوعای بۆ دەکەم کچێکە شوو دەکەم دوعای بۆ دەکەم بەڵام بۆ هەموو خەیرەکانی دەتوانین دوعای بکەین کای زوو هەستان بۆ بەیانی ئەزیزان بەیانیان کە مرۆڤ هەڵ ئەسێت یەکێک لەوانەیە کە بەرەکەتە بەیانیان اللهم بارك لأمتي ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای لەبێ داوا دەکەم بركات بخيتا أمتكم شكاتي بيانيا في الصبح مثلا بيانيانا بركاته لو بيانيش دعوي بركاتك حوض بيانيان نيكا تم الخانة بيانيتاني ورغفه شكا بركاتي بيانيانا لدزد شيء نامني إنسان أبي أقايلين خلقي كلوية كوا جانديني بيوندي كوملايتي وخزمايتي أم شبيت بركات پیغمبری خدا صلی الله علیه وسلم فرمی هر کسی اویتی رزقی یاد کرد یعنی برکت لرزق کرد علماء فرمی برکت لرزق کرد و باشانش و اثر نوی دوری هبه لباسی لرحم نجعل ام شکی کلوانه که برکت من بدانا و دست من یکی کلوانه عزیزان فرمان بکی بخزان و مال و منالت بدي مشكلته خوان تعالى القرآن ده مجيب لك أمر كان بمال مناطنا بشي بالصلاة يعني تو دي بونيش لقرأي دوا مال منالكات هستينا ونجكي خزانة منالكان جارس مبا سيد دوسر جوار ده خلقي المويس مبا بردوان بلغني ده خير وباداش نيلوه باشترين دعوه بيعوايا کەژنەکەی هەڵێسێنێ باشترین ژن و باشترین پیاوەیە کەژنەکەی هەڵەسێنێ مۆژش باشترین ژنش ئەو ژنەیە کە پیاوەکە هەڵەسێنێ مۆژش ئەی باشترین پیاوە ژن کامەیە کە مناڵەکانی ئاگا ئەکەنەوە بۆ نوێژ
پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی کەواتە ئێمە توانین هەموومان بینە باشترین کەس بۆ یەکتری بۆ مناڵەکانمان لەوەشدا بەرەکەتی تایە عەزیزانی سەلامکردن کاتێک دەڕۆیتە ماڵەوە ئەگەر ڕێیتەوە بۆ ماڵ لە باتی ئەوەی کوڕۆبی لە باتی ئەوەی بە لەفزێکی تر بڕۆی ئەتوانی بڵێن السلام عەلەیکم هەر لەگەڵەوەدا پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەلات وەسەلام أي بني آدم أجر هات داخل وإذا دخلت على أهلك فسلم يكون بركة عليك وعلى أهل بيتك كشو ما هو سلامك بيت ما بركة دخول وما هو يكي كل وانك بركة دخلك ودائما نويا دعواي يخوشون لخوي بالوكار بردوام يخوشوني بالوكار بردوام أو شبيت ما بركة لزوم الاستغفار زبان الرابعني إذا سمع شيء استغفر الله أم شيء ذو بيروز الإنسان كذلك